وشەکانی سەرکەوتون و زاڵبوون بەسەر قەیرانەکاندا سەردێڕەکانی هاوبەش لەو ڕۆژنامانەدا بوون کە لە کیوسکەکانی ئیستانبولدا دەبینران دوای ئەوەی تورکیا و سوێد و فینلاند ڕێککەوتن بربەستی لە پێش ئەو دوو وڵاتە ئیسکاندیناڤیا لابرن لە دەمێکدا سەرۆکی تورکیا ڕەزەب تایب ئەردۆغان ڤێتۆی کرد بوو لە دەمێکدا ڕۆژنامەکانی حکوومەتی ستایشی تێپەڕکردنی ئەو دۆخەیان دەکرد و بە سەرکەوتنیان دەزانی بەڵام ئەو وڵاتی تورکیا سەبارەت بە مەسەلەیە هێندەش گەشتبین نەبوو. Türkiye şu açıdan bakalım. 3. Dünya... با لەم ڕوانگەیەوە سەیری تورکیا بکەین چونکە وڵاتێکی جیهانی سێمە دەبێت گوێ بۆ لەخۆ گەورەتر ڕاگرێت لە پێگەیەکدا نییە گەمە لەگەڵ ئەمریکا و رووسیا بکات. تورکیا وڵاتێکی وابەستەی بیانیە و کەسێکی نەخۆش بیری لێ بکەوە کە ئامێری پزیشکیان لێبەستووە. ئەگەر تورکیا پەیوەندی خراپی لەگەڵ وڵاتانی تری وەک رووسیا و ئەمریکا هەبێت ئەوە تورکیا لاواز دەبێت. بە واتایەکی تر هەرچی وڵاتانی دیکە بیڵێن دەبێت تورکیا ئەنجامی بدات. لەلایەکی دیکەوە وڵاتێکی دیکە ئێستانبول دەڵێت بە ئاواتە کە ڕێکەوتنەکە ئاکامێکی باشی بۆ ئەوان بەدوادا بێت. بەو هیوایەی لێرە بەسەرکەوتنی گەیشت بین هەرچەندەش ئەوە نەدڵنیان نییم چونکە ئاشکرایە پلەی پەیوەندی ئێمە لە ڕووسیادا زۆر سوودبەخش نییە. دۆخی ئوکراینە ئاشکرایە. بە قسەی رووسیا ئەوە ناتوو بوو کە ڕووسیای هەنداهێڕێش بۆ سەر ئوکراینە بەرێت. ڕەنگە بە پەسەندکردنی ئەم بەریارە بەشداریمان لەو هەوڵەدا کردی بێت بەڵام بەتەمای خوا سوودی بۆ ئیمە ببێت. دوای وتوێژەکانی تەنگەتاوی پلەی ئاستی باڵا سکرتێری گشتی ناتۆ یەنس ستۆڵتەنبەرگ کوتی کە لەژێر ڕووناکای ئەو پێشکەوتنەی پێکەوە بەدەستمانهێناوە تورکیا پەسەندی دەکات فینلاند و سوید تێکەڵ بە ناتۆ بن. ئەو هەنگاوەش دوای ئەوە دێت کە ناوبرا و کۆبوونەوەی لەگەڵ ئەردۆغان و سەرۆکی فینلاند و سەرۆکوەزیری سوێد پێکهێنا. وەزیرانی دەرەوەی هەرسێک وڵاتیش لەم کۆبوونەوەیدا ئامادە بوون. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.